ڕۆژی پاراستنی چینی ئۆزۆنە. هەڵبەت چینی ئۆزۆن لە ماوەی ساڵانی ڕابردوودا هۆشداری درابوو لەوەی کە کاریگەری خراپیە بێ بۆ سەرزەوی، بەو پێی کە چینی ئۆزۆن یارمەتیدەرە بۆ ئەوەی کە تیشکێکی مەترسیداری خۆر ڕێی لێ بگرێت بۆ ئەوەی کاریگەری نەبێ لەسەر تەندروستی هاوڵاتیان. لە دوای ساڵانی نەوەتەکانەوە بڕیار دراکە ڕۆژی 16ی نۆی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی تایبەت بە پاراستنی چینی ئۆزۆن بێت. لەو بارەیەوە بە سوپاسەوە لە هەولێرەوە بەڕێز نۆژەن عوزێریمان لەگەڵایە کە پارێزەر و چالاکەوانە. هەڵبەت نۆژەن من مەبەستمە لەسەر چینی ئۆزۆن قسەمان بۆ بکات و هەم لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و ئەگە بکرێ عێراقیش بە شێوەیەکی گشتی. کاک نۆژەن بەیانیت باش، سپاس کە ڕاستەخۆ لە هەولێر لەگەڵمانای. باشتر. کاک نۆژەن، ئەگە بکرێت باسی گرنگی پاراستنی چینی ئۆزۆنمان بۆ بکەیت. بەڵێ. زۆر سپاس. بەڕاستی ژینگە بە عام لە جیهان لە مەترسیدایە، نەک بەس هەولێر و هەرێمی کوردستان و عێراق، بەعام بە زۆربوونی کارگا، زۆربوونی کارگا، زۆربوونی سیارە، زۆربوونی مەکائینی ئەوانی بە نەفت و گاز ئیش دەکاتن، هەموو سەبەبە لە پیسبوونی ژینگەی جیهان بەعام و زیادبوونی خەڵک و زیادبوون ئیستیهلاکی مواد. لۆ نمونە ئێستا کە عالەمیان مەنعکرایە، ئەوە دەبی زۆر ئەوەی لەسەر بکەن. عالەمیان ئێستا مەنعکرایە علاگەی لایلۆن بەکاربینین لە زۆربەی زۆری جیهانانی و جیهان بۆ جێبەجێ دەکەن. ریسایکل زۆر شتێکی گرینگە. ئەو زبلانە ئەوی کە غڕ دەبیتەوە لە ئەنواع ئەشکال موادی پێک هاتیە، لە پلاستیکە، لە قوتی بپسیە، لە تەنەکەیە، لە هەموو موادی کیمیاوی، موادی دەرماناتە. کاتی دەیسوستێنن ئەوە هەموو هۆیە لە بۆ توشبوونی بە نەخۆشیەکان، لە بۆ ئاسمانەکانمان پیس دەبیتن، ئاو هەوامان پیس دەبیتن. ئەوانە هەموو بۆ کارن لە بۆ ئەو بابەتەی. با زیاتر باسی چینی ئۆزۆن بکەین. کاک نۆژەن، چی کراوە؟ هەوڵەکان بەچی گەشتە بۆ ئەوەی چینی ئۆزۆن هۆکار بێ بۆ ئەوەی کە تەندروستی هاوڵاتیان لەسەر زەوی پارێزراو بێت؟ هەوڵەکان بە شێوەیەکی گشتی چییە لەو بارەیەوە؟ وڵای بەنسبەتەوەی ئەگەر تو تەماشاکەی دەبی فترە وەکو دیتمان لە فترەی کڕۆنەی بەڕاستی ئاسمانی جیهان هەموو باش بوو، ئاو هەوایەکە باش بوو. چالاکوانان ئەوەیان کرد کە ئۆزۆن ئەوەکەی باشتر بوو، فەتحەکەی باشتر بوو. بۆ چکم ئەو کارگە گەورانەی جیهان هەموو ڕاگیران بۆ چەند مانگێک. یعنی دەبی بەڕێی من ئەگەر بکرێتن و زۆر کەسیش ئەو ڕێیەیدایە، ئەگە بمانەوێ فەتحەی ئۆزۆن ئەوە بکەین، خاوێن کەینەوە، ئاسمانی جیهان چاکەینەوە، ماوە ئەوەی ڕاگرین، ئەو کارگانە ڕاگرین. و هەندێک وڵاتی لە جیهان هەندێک وڵات هەیە کارگەی گەلک زۆر بکە، ینی وڵاتی سیناعیە. ئەم وڵاتانە دەورێکی زۆرە بۆ پیسبوونی ژینگە، بۆ ئەوەی لەسەر ئاستی هەموو جیهان دەور دەبیریتن. کاک نۆژەن، با لەسەر چینی ئۆزۆن بمێنینەوە و پرسیارەکەم ئەوەیە وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕازیا خود وڵاتانی دواکەوتو تا چەند زانیاریان لەسەر گرنگی چینی ئۆزۆن هەیە؟ وڵاهی وەکو بەڕێستم گوت، ئەو وڵاتانە زیاتر ئەو وڵاتە گەورانەیە کە دەور دەبینیتن لە ئۆزۆن، لە ئەوەی گەورەبوونی کونی ئۆزۆن. بەڕاستی وڵاتی ئەم وڵاتەکان ئەوانی بەرهەمی سناعیان زۆرە،
ئەوانە کێشەی گەورە نەبوو بۆ جیهان نەک ئەوەی بەرهەمی سناعی کەم بیتن و یاخود ئەوەندەك وڵاتمان هەیە بەرهەمی کشتتوکاڵی زۆرە بەڕاستی ئێمە دەبی هەوڵ دەین هەموو ئەو جیهانانە ئاگدارکەینەوە خاوڵاتی خۆمان ئاگدارکەینەوە سبببوونی ژینگە پیسبوون و سبببوونی گەورەبوونی ئەوەی ئۆزۆن و عالەمیان لە ئەو وڵاتانی دێتە درێ ئەو وڵاتانەیە ئەوانی کارگەیان زۆرە نەک وڵات نەک هەموو وڵاتێک ئەو وڵات کارگەی زۆرە ئەو وڵاتەوی ئاو هەوای سیری لێ دەکاتن لەسەر هەینێ بەڵام زۆربەی زۆر وڵاتمان هەیە ئێستاکە خاستن لای ئاسیا هەندێک مەجموعە وڵاتێکمان هەیە وەکو بڵێم وەکو نمونە ئەندەنووسیا لۆ بینم پێم وابی ژینگەی زۆر خاوێنترە لە هیند چونکە ئەندەنووسیا شار وڵاتێکی زراعیە هیند وڵاتێکی ئستناعیە ئەگەر تۆ سەردانی شاری هیندت کردبی ئاسمانی هیند ڕەنجی ڕەشە بۆ نمونە وڵاتی تر هەیە ئاسمانەکەی ڕەنجی بۆرە یعنی ئەو هەموو سەبەبە لە بۆ ئەو ژینگە پیسێوی تێداینا بەڵام کە دەچیە مەسەرەن ئوسترالیا یان دەچی ئەندەنووسیا یان نیوزلندا ئاسمانەکەی سافە ڕەنگەکەی شینە ئەوە دەگەڕێت ئەو وڵاتە زیاتر زراعیە لە سیناعی زیاتر نۆژەن باسی زۆری کارگەکانت کرد کەواتە بە دیاریکراوی ئێمە چی بکەین بۆەوەی ژینگەی خۆمان وەک هەرێمی کوردستان پارێزین چ ڕێو شوێنێ بژیرێتە بەر بۆ قۆناغەکانی داهاتوو وڵای بەنسبەت هەرێمی کوردستان تەبیعی دەتوانین بڵێم شاری هەولێر پیسترین شارە لە دوای بەغدادێتن لە ژینگە عێراق بە هەر هەموو محافەزەکانی و بە هەرێمی کوردستان ژینگەی پاک نییە ژینگەی پیسە بەڵام دەرەجەیەک پیسی ژینگە بەغدا و هەولێر دێتن ئەویش لە زیادبوونی مەسفاکانی نەفت وەکو هەیە لە هەولێر ینی ڕێژەی هەتا دێ زیاد دەکرێتن و چەندین جار بڕیار دەردێ بۆ داخستنی ئەو مەسفایانە بەڵام بریارەکان جێبەجێ ناکرێ دەبێتن کێشەی ئەو مەسفایانە ئەوەیە شروعی صحی تێدانە مەرجەکانی تەندروستی تێدانە بۆ نمونە چەند فلترەی دەوێت ئەم فلترانەی بۆ دابینکەن دووکە لە ڕەشەکە کەمتر دەکرێتەوە ئەمە یەکیان دووەم لە کێشەکانمان ئەوەیە بەڕاستی نەبوونی بەنداو لە هەولێرێ نەبوونی ئاو لە هەولێرێ کەمکردنەوەی دار بڕینی دار هەتا دێتن لە هەولێر دار زیاد دەبڕێتن و سەوزایی کەم دەبیتن خاڵەکی تر شۆچ و باسم کرد ئێستا جیهان هەموو بەرەو ئەوە دەڕواتن لایلۆن و پلاستیک مەنع بکرێتن لە مارکێتەکان بەکاربێتن دەبی ئێمەش لە کوردستانەوە یەک لەو شتانە ئەوەی جێبەجێ بکەین و تاچی کورد دەبی بۆی هەست بکاتن ها کاتێک شتێکت خوارد فڕەنەدەیە سەرجادەی دەبی لە زانکۆیەکان کۆڕ بکرێ سمینار بکرێ بۆی چۆن تو ماڵی خۆت بە خاوێن ڕائەگری ئەوها شەقامی و پارک و شوێنەگشتیەکانی شارەکەت بە پاک ڕاگری شتی فڕێنەدەیە سەرجادەی ئەوانە هەموو سبەبن بۆ پیسبوونی ژینگە کاک نۆژەن هۆشداری و ڕێنمایەکانی ڕێکخراوەکانی ژینگە و چالاکەوانی بواری ژینگە تا چەند کاریگەریان هەبووە لە هەرێمی کوردستان بۆ ئەوی بە جۆرێک لە جۆرەکان قۆناغ بە قۆناغ ئێمە ژینگەی خۆمان پارێزین زۆر ڕاستە بەڵێ تەبێت ئەگەر تەماشا بکەی ئەم ساڵ لە پار باشتر بووە پارە لە پێرار باشتر بووە ساڵ لە دوای ساڵ دێتن خەڵک وعی زیاتر دەبیتن شتەکان باشتر دەبینین ئەگەر تەماشایکەن ئێستاکە خەڵک دەستە پارک شتی خۆی دەخوات شتەکانی خۆی هەردەگری فڕدەداتن بەڵام ئەوە هۆیەکە نییە هۆی ئۆکوپێتم گوت دەرەجەیەک هۆیەکانە ئەو مەسفای نەفتێک کە فلتەری لێ بەکارناینن یعنی ئەمە گەورەترین کارەساتە ئێستا هەولێر تووشی بووە ئاسمانی هەولێر ڕەنجی بۆرە بە شەو ئەستێرەی نابینی ئەگەر لە بیرت بیتن وەخت خۆی کاتی خۆی کە لە سەربان ئە خەوتین شەوان ئێستێرەمان دەژمارد ئێستا ئەستێرەی نابینی ئیجراعات دەبی لە گەروانە بکرێتن یعنی ئەو کارش بەوەی نییە ڕێکخراوی مەدەنی و ڕێکخراوی ژینگە بێ قسەی بکە ئەمە دەبی حکوومەت ئیجراعات بکاتن
دەبی غەڕامە بکرێن دەبی دابخرێتن من لەگەر داخستنی هیچ معمەلێک نیمە لەگەر داخستنی هیچ کارگەیەک نیمە لەگەر داخستنی هیچ مەسفایەک نیمە بەڵام بە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن کەی ڕێنمای تەندروستی جێبەجێ کرد ئەو کاتی دەتوانی بیکەوە ئەوە کارە ساتە لێرانە ینی ئەو شتانە باوەڕ ناکەم ئەوانی کارگەی مەسفای نفتیان هەبیتن جۆ لە تعلیمات و ئیرشاداتی ڕێکخراوەکانی مەدەنیویان ڕێکخراوی ژینگە بگرن. کاک نۆژەن باست لە هۆشاری تا کرد سەبارەت بۆی کە هاوڵاتێک یا لە شوێنێکە شتێکە خوا فڕێ نەیات پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند ئێمە توانیمانە خۆڵ و خاشاک فڕێنەدەین یاخود فڕێنەدانی خۆڵ و خاشاک چەند کاریەگەریە بێ بۆی کە ژینگەی خۆمان پارێزین. وەکو پێت وت ئێستا باشترە لە پار و پێرا ساڵە دوای ساڵ باشتر دەبی بەڵام پێویستمان پێ زیاتر پێویستمان پێ زیاتر خەڵک بە تایبەتی دیاردەکی زۆر هەیە لە کە دەیبینی لە هەموو شارەکانی کوردستان خەڵک سیارەی لێ دەخوڕی و دەکاتن جامەکەی دەکاتەوە و قوتیە بپسەکەی فڕدەداتن یاخود زغارەکەی فڕدەداتن یاخود پسکیوتەکەی فڕدەداتن ئەمە سەبر ئێمە دەبی ئەو خەڵکە هوشیار بیتەوە و پێتم گوت دەبی حیساب کاتن شەقام ماڵی خۆیتی هەر هاوڵاتێکی کوردستان ئەگەر شەقام و پارک و شوێنە گشتەکان بە ماڵی خۆی دەزانە زانی ئەوە ئێمە وەک چوینە پێش بۆ پاکردنەوەی ژینگە بەڕاستی هاوڵاتی کورد نەک تەنانەت هەر ماڵەکەی خۆی و ژوورەکەی خۆی بە ماڵی خۆی بزانی دەبی هەموو کوردستان بە ماڵی خۆی بزانی چۆن ژوورەکەی خاوێندەکە دەبی کوردستانەوە پاک و خاوێن ڕابگیرێتن. وەکو پێتم گوت دەبێ کۆڕ و سمینار زیاد بکرێتن لە زانکۆ لە شوێنە گشتیەکان تابلۆ لێ بدرێتن تابلۆی ئاگداری لێ بدرێتن تکایە فڕێ نەدرێ ئەگەر هەر هاتوو خەڵک ئەوی کرد دەست بە ناتوان بڵێم دەست بە غەرامە بەڵام شتە چیوە ئیزراعاتە چیوا لەگە ئەو کەسانە بکرێتن ئەی بە ئەنقەست ژینگەی پیس دەکەن. کەواتە کاک نۆژەن ناوەندە ئەکادیمیەکانیش کاریگەریان هەیە لەسەر ئەوەی ڕێنمای هاوڵاتیان بکەن وەک خۆت باست کرد چ لە ڕێی کۆنفرانسەوە بێ چ لە ڕێی بەڕێوەچوونی پانێڵەوە بێت بەڵێ ئەی چۆن ینی مەسەلا لە هەموو جیهان زانکۆ دەور دەبینیتن بۆ ئەو سمینار بۆ ئەو نوع سمینارانە بە داتای دێنیتن لە برەندە بەریتانیا لە فەڕەنسا لە ئەمریکا تەنانەت لە تورکیا و لە ئوردنیش ساڵانە داتا دێتن چەند کەس دەبنە هۆکاری مردن بەهۆی پیسبوونی ژینگە نانیە تو بەڕاستیت پێ بڵێم ئاخر ئەوەی کرایە چالاگوانی ژینگەی جیهان کرایە لە عێراق ئەگەر وا بڕواتن بۆ 5 ساڵ داهاتوو ئەگەر عیلاجی ئەو ژینگە پیسەی نەکەن لە هەر ماڵێک نەخۆشیێکی سەرەتان دەبیتن یعنی ئەوە کارەساتە فەرقی چیە لەگە چیمیا بارانی هیچ فەرقی نییە ئەوجا لە ئەو ڕێکخراوانە لە جیهاندا دەوریان گەلک زۆرە بۆ خاوێنکردنەوەی ژینگە بۆ کۆڕ بۆ سمینار بۆ خەڵکی ئەکادمی خەڵکی تکە کە ئاگدار دەکاتەوە لە بەرەوەی هۆی مردنی تێدایە شتەکە وەکو حادسەی سیارەیە وەکو نەخۆشی وەکو پێدەمە نەخۆشی سەرەتانە وەکو جغارە کێشان کە خەڵک ئامۆژگاری دەکرێتن ئەو ژینگەش ئەو ئێستاکە ژینگە گەیشتە ئەو یەکێکە لەو شتانەکە مەترسیەکی زۆرە لەسەر جیهان و لەسەر کوردستانش بە تایبەتی پێویستە ئەمەی ئەکادمی لە بواری ژینگە بەردەوام کۆڕ و سمینار بکەین داتای دانین کە ئایا چەند کەس لە جیهان ساڵانە چەند کەس دەمریتن بە ژینگە و ڕۆژانە ئاسمانی شارەکەمان چۆن پیس دەبی بە ژینگە. کاک نۆژەن داخستنی پاڵاوگە ناساییەکان گەیشتەوە بەشێ ئایا ڕێوشۆنەکان بەردەوامە لەو بارەوە سەبارەت بە داخستنی پاڵەگە نایاساییەکان بە تایبەت لە شاری هەولێر و دەوروبەری؟ کاکە پێکات لەوەی 6 ساڵ پێشتر مەجلس مەحافەزەی هەولێر بڕیارێکدا بە داخستنی ئەم کارگایانە 120 معمەل بوو ئەو کاتی 120 بە سفا بوو بەڵام بە بڕیاری مەحافز داخرا بۆ ماوەی کەم پاشان بە دوای 1 ساڵی بە دواچوون بە بڕیارێکی سۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دیسان بڕیار درادا بخرێتن دانەخرا ئێستا ڕێژەکەی گەیشتە 138 لە جیاتی کەم کرێ زیادی کردیا داخستنەکانیشان کاتیە واتە ئەمڕۆ دێدا دەخرێتن بەیانی
ئەو جا بە هەر هۆیەک بیتن 2 بەیانی 3 بەیانی 4 بەیانی دەکرێتەوە یاخۆ غەرامەی مادی دەکرێتن بەسیت دیسان دەکرێتەوە ینی کێشەکە ئاخر ئەوەم زانیە زۆربەی زۆریان بە ڕۆژ دای دەخەن بە شەو دەیکەنەوە وا دەزان حکوومەت بە شەو نووسە یعنی ئەوە کارەساتە بەڕاستی تۆ ئاگاد نەبیتن لە وڵاتەکەت خەڵک بە ڕۆژ بەجووی ڕۆنمایەکانی حکوومەت بکاتن و بە شەویش بێ حکوومەتی بیتن و دەرگایەکان و معاملەکان بکرێتەوە و کارگایەکان بکرێتەوە بە کەیف خۆیان ئیشی لێ بکەن. من دوا پرسیارت ئاڕاستاکەم ڕێژەی سەوزایی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چۆنە و پێشبینی چۆنە گەشتبینی بەوەی لە داهاتوە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاد بکات؟ ڕێژەی سەوزایی هەتا دێتن لە کەمبوودایە هەتا دێتن چەند پرۆژەی نیشتە جێبوون زیاد دەکرێتن هەندێک ڕێژەی سەوزایی کەم دەکرێتن بە بڕینی دار بە نەمانی ینی بەڕاستی ئێستا لە هەولێر ئەوەت نەمایە تو شوێنی کە ئەو زیراعەتت نەمایە شوێنی فەلاحەتیت نەمایە هەموو بە پرۆژە هەموو پرۆژەی خاستن پرۆژەی شوقا و نیشتە جێبوون بەڕاستی کارەساتە تۆ ئەو ئاردە جوانت هەیە و ئاردە زرایە جوانت هەیە ئیستیملاکی بکەی لە جوتیاری بستینی بیدێ مستەسمرە چی مستەسمڕەکەش ئیجازەی 2 باڵەخانەی هەبیتن بەڵام ئەو 4 لەسەر دروست کردیا حکوومەت ڕێی ئەوەی بۆ دانە 125 سەوزاتی بی ئەو 105 ینی شوێنی دارچاندن بیتن ئەو 105 لێ بەجێهێشتیا ئەوە گەورەترین کارەساتە بەڕاستی و من دەمێ لێرە ئەوە ڕێزت بڵێم کاتی خۆی گەورەترین پارک لە هەولێرێ بڕیار بوو دروست بکرێت لە کابینەی یەکەم و دووەمی حکوومەتی هەرێم کاتی ماسکەری فەیلقی 5 بوو بەڵام ئاردەکانیان هەموو کردە شوقە و شوێنی تیجاری و کردیانە مختلفی زێڕین و تەنانەت بەشێکی بچووکی لێماوی ئێستا کە پارکی سامی عەبدوڕەحمانە دەبێت ئەوە 800 دۆنم بوو ناویشی پارکی هەولێر بوو بەڵام مەشارەیان لەسەر دروست کرد ئەوانە نما جگە لەوەش ئەگەرتە شێشکە تەماشاکەی لە گەڕەکەکان هەر ئەو گەڕەکە ئەوی پارک ئەوی لە بەلەدیەی دانرا ببتە پارک و داروبار حکوومەت نەیکردیا هاوڵاتی بەخۆی هەستا هەر هەرێک و بەرامبەرە خۆی سیمی لێدایە و 1-2 داری چاندیا ینی هەریشەکی باشە کردیتی ئەو هاوڵاتیان لە ئەوەی خۆی کردیتی بەڵام ئەوە منزەری شارەکەت تێک دەداتن تۆ ئەم شوێنانت دانایە بۆ ئەم گەڕەکانە کە ئەو گەڕەکانە پارچیان بۆ دروستکەی بۆ تا ئێستانەت کردیا چەندین گەڕەکەی 10 ساڵە گەڕەکە بەڵام پارکەکانی ناو گەڕەکەی دروست نەکرایە. بەڕێز نۆژەن عەزێری سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ مابووی سەرکەوتوو بن.